ئینسانی عاقڵ و بەڕەحم، مرۆڤی ژیر، مرۆڤی میهرەبان و تێگەیشتوو نەفسی خۆی خۆشەوێ و قیامەتی خۆی خۆشەوێ و شەخسیەت و شەخسیاتی خۆی خۆشەوێ و مناڵەکانی خۆش ئەوێ. بۆیە لە پێناو زەویدا، لە پێناو ماڵێکە، لە پێناو تەماحێکە ناچێت خەڵکی بکوشێت، چونکە عاقڵە. ئەڵێ بەڵاو مشکیلە و وەی و دوژمنداری بۆ مناڵەکانم دروست ناکەم، ئەمە مرۆڤی عاقڵە. ئەڵێ مناڵەکانم ناڵێ بەرخینێر بەسەر بڕینە. مرۆڤی عاقڵ تێگەشتووە. زەوی چییە؟ زەویەکی دەشت دێیەک یا ڕەبی قەت ئاودان نەبێتەوە، چونکە دوو ماڵی تابینیان نییە. بۆ خەڵکی دێ خەڵکی جارانە دە 15-20 ماڵ 30 ماڵ بەیەکەوە بنیسە دوو ماڵ بران بەیەکەوە، ئامۆزان برازا و مامن قسەیان بەیەکەوە نییە، ئەجا مەخۆ ئاودان بێت و کشتی یەکتری کوژێ. خەڵکی ئێستا خەڵکی جاران نییە. خەڵکی ئێستا خەڵکی جاران نییە. لە دێهاتەکانە کۆ ببنەوە خەتەرە. دەبینی جومعە کۆ بنەوە یەکیان نەکوژێ، ئەمە تەنیا چۆن بۆ سەفرە سیاحەتی. ئەی ئەمە لێ بژنێ بێت چی بکەن؟ خەڵک زۆر خراپ بووە. جاران خەڵک بە سەبر بوو، بە تەحمل بوو. ئێستا بەداخەوە خەڵکی وای لێ نەهاتووە. خەڵکی بە شێوەیەکەن حالیەن جومعە و ئانەزانین فڵان کەس فڵان کەس کوژرا. یەکاکەم بەس بۆ سەفرەیەک چوو، ئەبێ ئەگەر ماڵی لەوێ بێ چی بکات؟ بۆیە بەڕاستی ئینسانی عاقڵ ئەو کەسەیە خۆی خۆشەوێ و شخصیەتی خۆی خۆشەوێ، ماڵ و مناڵی خۆشەوێ، دەوروبەری خۆشەوێ. ئێمە معقولە کابرا کەسێک کە کوژی ئامۆزا و پورزا و خاڵۆ مامە گشتی ڕاکە؟ ئێمە کارەسات نییە. بەدەست ئینسانێکی نقصان و کەم عەقڵەوە حاشا لە ڕووی بەڕێستان کۆمەڵێ بنەماڵەیەک و خانەوادەیەک توش کێشە دەبن. بە عەقڵمان هەبێ. تکاتان لێ دەکەم باوکەکان، مناڵەکانتان فێری لێبوردنکەن. مناڵەکانتان ئەوە بێغیرەتی نییە، بێغیرەتی ئەوەی کە خۆت بشاریتەوە خەڵکوشی. زەلیلی ئەوەی خۆت بشاریتەوە، زەلیلی ئەوەی تەکلیف لەمەکە و لەوەکە بکەی سڵحت بۆ بکەن. یەک شتێکتان پێڵێم، وەڵڵاهی لەم ڕۆژەدا یەک زلەیەک بوەشێنی، یەک شەقێ بوەشێنی، بخوا زەلیل دەبی. ئەوە زەلیلیە خەڵکی وەجبە دەنێری بۆ ماڵ فڵان کەس خوا کاکە لێمان خۆش بە، تخوا لێمان خۆش بە. جا تخوا ئەگەر شەقەکەت زلەکە نەوەشانای باشتر نەبوو چ جای کوشتن بێ. ئینسانی عاقڵ خۆی دەپارێزە، شخصیەتی خۆی دەپارێزێ. چکە خەڵکی کوشت شخصیەتی نامێنێ. فڵان کەس بەناحەق براکەی خۆی کوشت، دوای براکوشتنەکەی شخصیەتی دەمێنێ، دوای کوشتنی ئامۆزا و دراوسێکەی و خزمەکەی شخصیەتی دەمێنێ؟ ناوەڵڵە. دەبرا بەڕێزەکانم لە کۆتاییدا دەڵێم توخوا بەڵاو و مشکیلە و دژمناری بۆ مناڵەکانتان دروست مەکەن. توخوا هەر کەسێ زڵمی لەتان کرد هەواڵەی خوای کەن. بەخوا هی تۆش دەبێتە میرات و هی ئەوش دەبێتە میرات. هەڵیگرە بۆ ئەو ڕۆژەی کە پێویستە بە یەک چاکەیەکە. ئەمە زەلیلی نییە. زانی تووشی کێشە و دژمنداری ئەبی وازی لێبێنە، وازی لێبێنە. تکاتان لێ دەکەم